لە سنتەری شاری هەولێرم لە هاوڵاتیان و کاسبکاران دەپرسم بەرزبوونەوەی نرخی کاڵا و شتومەک و هاتنی مانجی ڕەمەزان و دابەژنەکردنی موچە تا چەند کاریگەری لەسەر بار و ژیانی هەم هاوڵاتیان و کاسبکاران دروست کردووە. خەڵک باز دەکات نرخ گران بووە، نرخی خواردن و پێداویستی، ینی تا چەند نرخەکان گران بوون ئەگەر گران بوون هۆکارچیە؟ نرخەکان دەزانین چەند هەموو یەکی ڕوبعەک و 500 دینار زیاد بوو. دەنە نرخەکەی چییە؟ ئێستا قەیسی بەدەی بوویتە 11 یعنی 1000 دینار گرانتر بووە. ئەوە شتەکە قەیسی هێمان هەیە، قەیسی وشکمان هەیە بە 5000 جبز بەدوونی بوویتە 3000 ئەوە هەندە نرخەیە 500 دیناری زیاد بووە. 500 دیناریشی زنێر لۆ مسلمانان. خەرشش بەڕاستی بێبوجەی بێ معاشە تقریبا معاشەکەی دیکە بە 45-46 ڕۆژ معاش درا هەر بای قەردی کردەوە کابرا و کاتی ئەو شەڕەش و خەڵک مەوادش زۆری کرد ئێستا تقریبا بێ بازاریە. والله شت گران بووە ئەوە برێ گرانە بە ڕاست ناکە لەبەر ئێستا هەر دوکاندارێک چاپێکە نێگەر بکەی دەرێت شت گرانە بە ڕاست ناکە بخۆی هەموو شتە گران بووە. ئەرێ وڵی هەموو شتە گران بوو بخوا دوکاندار حەت پێی برێ دەرێ گران نەبووە ئەگە بە دینارێکی بکڕی بەدەی داتەوە دەرێ گران نەبووە. بازار ئازادە و لێژنەکان بۆ چاودێری سەردانی بازاڕەکان دەکەن، بەڵام نەتوانای دابەزاندنی نرخیان هەیە نەدەسەڵاتی دەستگیرکردنی ئەو کەسانیان هەیە کە کاڵا و شتومەک بە نرخی بەرز دەفرۆشن. ئەما وتەی فرۆشیاران بوو. قایمقامی هەولێریش دەڵێت بەردەوام دەبن لەسەر نەهێشتنی قۆڕخکاری لەو کاڵانەی کە بازرگانان بە نرخێکی بەرز دەیفرۆشن. ئێمە وەکو لیژنەکانی قایمقامیەت ڕاستەوخۆ چوینە ناو کۆمپانیەکان، ناو کۆگاکان، ناو مارکێتەکان ئاگاداری خاوەنی ئەو شوێنانشمان کردەوە کەوا بە هیچ شێوە یەک ڕێگە نادرێ قۆرخکاری هەبی ئیستیغلالکردن هەبی یاخود دروستکردنی ئەزمە هەبیتن. لەگەڵ ئەوەی مانجی ڕەمەزانە و خواز لەسەر بەشێک لە پێداویستیەکانە، بەڵام نەبوونی چاودێری بەردەوام لەسەر نرخەکان و دابەژنەکردنی موچە لە وادەی خۆی کاریگەری لەسەر بازاڕەکان کردووە. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.